گلەییم هەیە لە هەموو تورکیا کە شەڕ ئەکا لێل کوردی سووریا و کە وڵاتی خۆی نییە و کە هیچ علاقەیەکی پێیەوە نییە و ئەمە هەر دژمنی کوردە ئەینا دژمنی هیچ کەسێ نییە ئەمە هات بیان وورتنە ئەینا چی ها بەلای سووریا و چی ها بەلای عێراق و چی ها بەلای ئەم مەخلوقە داماوە کزەڵەوە ئادەی بزانم ئەو حکوومەتێکە بۆچی وڵاتەکەی خۆی بۆ ناپارێزیویە بۆ خەڵکێکی تر ئەم خەڵکە بۆچی والێکات دەی خوا ئێمە خوامانەیە کورد خوای هەیە بەشکە میشەڵڵا خوا حەقمان بسێنێ و خوا لە ناویان با لەسەر ئێمە باشە بەخوا ئێمە دژمنی ئەو نین ئەو دژمنی ئێمە نەبێ ئێمە ئەگەر یەکێ داوای حەقی خۆی بکات لە تورکیا بێ لە عێراق بێ لە سووریا بێ لە ئێران بێ حەقی خۆی برا بێژی حەقی خۆی نییە و تەواو ئاوا کرێت ئاوا بێتەوە مەخلوقێ و شار و ژن و مناڵ و بەرزودار بێتە بەر ئاویر خوا ئەمی قبوڵە باشە دەوڵەتی تورکیا لەسەر ناوی دین لەسەر ناوی دینە دین وا بێ جا دین وایە دین ئاوایە ئاور بنی بە خەڵکۆ بە مناڵ و بە کچۆ و بە ژن و بە مناڵە وردکەوە بە وڵاتەوە نەک بە وڵات قابل بە هەموو شتێکە ئەمە مسڵمانەتی پێژن ئەمە حکومەتی پێژن دەی خوا لێی قبوڵ نەکەی وەکو عەشەتی خۆمان ئەگەر بە دوعاش بێ بە هیچ دەسەڵاتێ نەبێ ئێمە پشتیوانی لە هەموو کوردەکەی ئەبێ بیکەی ئەوان بۆ لە خۆیان یەکەن وەڵڵی ئەگەر هەر بە دوعاش بێ وەڵایی ئێمە پشتیوانی لە کوردی خۆمانەکەین لە سووریا بێ لە تورکیا بێ لە ئێران بێ لە هەموو جێ بێ شەرمەزار یەکەین هەرتا بۆمان کرێ پشتگیریانەکەین هەرتا بۆمان کرێ یارمەتیانەیەین و خوا یارمەتیژیان بە ڕێناوەڵان نادرێت خوالیان بات و پەردەوازەیان کات و خوا یارمەتی کورد بات و لیان بات و ئەمجارە ئێمەش یارمەتی ئەوەین و هەرتا بۆمان کرێ و دەسەڵاتمان بێ و خوا تەفروتونایان کات و مادەم بخاتر لە کوردەکەن و لە ژن و مناڵانە ئەکەن و ماڵوێران خەڵک ماڵوێرانەکەن و خوا ماڵوێرانیان کات بە قوربان بووم حکوومەتی هەرێمەش ئەتوانێت بچێت یارمەتی ئەم شەڕە بوات بیگێڕێتە دواوە مانە بێ کوردی داماو نەکوژێ ژن و مناڵ پەردەوازە نەکام خەڵک ماڵوێران نەکات ئەیتەکە نەشتێ دەسەڵات هەیە ئەرێ بۆ کرێت ئایسە هەموو کەس بۆی کرێ بچێت خۆشە بچیت ئەی تۆ خەڵکی قەدری لێکات گوناحنێنە چی بە هاواریوە ها وەڵایی ئایسە بۆم کرای خۆم هەیەکێکیان من بوومە چوو هەرە بەخوا ئەگەنجەکان ئەتوانن چەکەڵیرن و بچن بە هاواری کوردەکە و بە هاواری ئەو هەموو ژن و مناڵە و خەڵک ماڵوێران نەکرێت و خەڵک لە جێ خۆی نەجوڵێنێن و شارەکەی تێک نەوەن و 100% بۆیە ئەم هجوومەکە کە دەعا زین و کاتۆ تیرۆر هین کاتۆ زین و کاتۆ هەم دیسان ئەمریکا سەرخانی خۆی باشپارەکات بیفرۆشێت ئیتر لەسەر دەعاش تەواویکە ئەو پارەی خۆی وەگرێت و جارەتەکە بەسەر ئەم گەل وڵاتی ئەم سەرزەویەوە بۆیە ئەو دەرپەتیا و دەعاژین و ئەکاتۆ لەبەر ئەوەی کە هەم شەڕ دەست پێکات حەقی خۆیەتی پشتگیریکە ئەوەی کە ناشوانێت شەکەڵگرێ شەڕکا بەرامبەر ئەو زوڵمەکە لێمان ئەکرێ هەنا ڕزای خۆی دەبڕێ هەر زۆرە تا ئیسا هەموو سیاسیەکان هەموو سەرکردەکان یەک نەگرن مادە خەلەل لە خۆمانایە ئەینا ئیتر تاکەی کورد یەک ناگرێت تاکەی ئەو یەکگرتنە نیە زۆر کات دەمێکە کاتێتی بەڵام تەخیریان کردو حساب بکە